سڵاو بینەرانی کەناڵی هیوە، ئەم کاتتان باش. لە بەرنامەی ئەمڕۆدا گفتوگۆیەکی کراوە دەکەین لەگەڵ هاوڕێ هوشیار عەبدولعەزیز سەبارەت بە دۆخی ئازادیەکان لەم ڕۆی کوردستاندا. سڵاو هاوڕێ هوشیار. سڵاو، ئەم کاتت باش هاوڕێ عەلی. هاوڕێ هوشیار، ئازادی چییە؟ ئەم ئازادیە لەم ڕۆژانەیە زۆر گفتوگۆ و قسەی لەسەر دەکرێت. ئازادی چییە؟ چی دەگەیەنێت؟ بۆچی بشێ ئازادی ئەوەندە مەترسیە لە هەموو لایەکەوەت پەلەماری ئازادیە درێت؟ سڵاو بۆ جەنابێت و سڵاو بۆ تەواوی بینەران کە ئەمڕۆ دەبینە میوانی شاشەکانیان. بێگومان ئازادی واتایەکی فراوانی هەیە ئەگەر ئێمە ورد و پوخت قسەی لەسەر بکەین، بەڵام من بە کورتی قسە لەسەر ئازادیەکەم. ئازادی واتە ڕێگە نەگرتن یان ئازادکردنی تاک لە دەربڕین، لە پۆشین، لە گفتوگۆ، لە مامەڵەکردن کە سنووری ئازادیەکانی کەسانی تر نەبەزێنێت. ببوورە یعنی تەنها ئازادی بیرکردنەوە نی، ئازادی پۆشین و ئازادی خواردنەوە و ئازادی جلپۆشین و ئازادی هەناسەدانەوە شتێکی تایە. وەگوتم ئازادی تەنها لە چوارچێوەیەکە ناوەستێ. ئازادی فراوانە بە مانایەکی قوڵ. ئەگەر ئێمە تەماشای ئازادی بکەین مانایەکی فراوانی هەیە. تەنها ئازادی بیرۆڕانی، ئازادی بیرۆڕا یان ئازادی ڕۆژنامەگەری یان ئازادی گفتوگۆکردن یان ئازادی قسەکردن، هەر یەک لەمانە بەشێکن لە ئازادی گشتی تاک. ئەکرێ بەوردی مامەڵە لەگەڵ هەموو ئەمانە بکرێ لەناو کۆمەڵگا. بەڵام نقطەیەک هەیە لێرە دەبێ ئەمە لەسەری بوەستین. هاوڕێ عەلی ئەگەر ئیجازەم دەی نقطەیەک هەیە دەبێ ئەمە لەسەری بوەستین. ئەویشەوەیە ئەم ئازادیەی من، ئەم ئازادیەی جەنابەت، ئەم ئازادیەی بینەرێک بە ڕێزێک نابێ ڕێک هۆکار بێ بۆ بەزاندنی سنووری ئازادی تاکێکی تر. ئەمە ئازادیە ئەگەر ئێمە وەریگرین بە شێوەیەکی گشتی و مامەڵەی لەگەڵ بکەین بە شێوەیەکی گشتی، ئازادی واتاکی فراوان بەرفراوانی هەیە لە چوارچێوەی گشتی کۆمەلگا بۆ تاک. بڵێ دەتوانین ئەم ئازادیە بەشبەشکەین یان ئەوانەی بەشبەشێکن دەبنە کەسانی ئازادی خواست؟ ڕەنگە زۆر جار هێزێکی سیاسی، گروپێکی ئایدۆلۆژی، گروپێکی ئاینی، هێزێکی سیاسی ئاینی بیەوێ مامەڵا بە بەشبەشەکانی ئازادی بکات. بۆ نمونە ڕەنگە لە چوارچێوەی کاروباری سیاسی حزبێکە ڕێگە بە قسەکردن بدرێ، ڕێگە بە ڕادەربڕین بدرێ، بەڵام ڕێگە بە پۆشینی جلوبەرگێکی پێچەوانەی ئایدۆلۆژیای حزبەکە نادرێ، کە ئەمە ڕێگریە لە ئازادی تاک لە چوارچێوەی سیاسەتی حزبێکە. ڕەنگە لە کۆمەلگایەکە ڕێگە بدرێ ڕۆژنامەوانێ قسە بکە، ڕێگە بدرێ سیاسیە گفتوگۆ بکە، بەڵام ڕێگە نەدرێ لە سۆسیال میدیا کۆمنتێک بنووسێ، ڕێگە نەدرێ تاکێک ئازادانە مامەڵە لە چوارچێوەی ئازادەکانی خۆیان بکە لە ناو کۆمەلگاکەیە، کە ئەمە بەشبەشکردنەکەیە. ئەکرێ بەشبەش بکرێ، بەڵێ ئەم بەشبەشکردنە من و تۆ ئەوانەی کە ئازادی خوازن بەشبەشی ناکەن، ئەوانەی کە بە پێی بەرژەوەندەکانیان مامەڵاکەن لەگەڵ ئازادی بەشبەشیەکەن. باشە، دەکرێت ئەوانەی بەشبەشەکەن ئەمڕۆکە لە قازانجیان نابێت فەزایەکی ئازادی قسەکردن بێتە پێشەوە سبەینە لەو بە 6 پەشیمان بنەوە ئەتیادیە، چونکە ئەتیادی نییە. ئەمە هەر کاتێک گروپێکی سیاسی یان ڕێکخراوێکی سیاسی ئایدۆلۆژی ئەمەی کردیان لە چوارچێوەی سیستەمێکی سیاسی دەوڵەتە ئەمە کرا، بێگومان ئاستاییە هەر کاتێک بەشبەشێ کرد بۆ بەرژەوەندی و قازانجی خۆی، دواتر لە بەرژەوەندی و قازانجی نەشکایەوە ڕێگری لێکات ئەو ئازادی و ئازادیەکانیشی ئەو بچڕێنێ، چونکە ئەو کاتاکەوێت ئەبێتە مەترسی لەسەر بەرژەوەندەکانی خۆی، بەرژەوەندی فکری و ئایدۆلۆژیەکانی خۆی. بۆیە ڕەنگە نەتوانێ درێژە یان ئیدامە بە ئازادی گشتی بدات، ئەو ئازادی کە تاک ئەوێ لە کۆمەلگا. هاوڕێ هوشیار، لە ماوەی ڕابردوودا چەند دیاردەیەکی نامۆ لە کوردستانە پێشەوەیکی لەوانە گرتن و مەحکەمەکردنی 5 ڕۆژنامەوان لە ناوچەی بادینان بوو لە مەحکەمەیەکی وەکوەڵە مەجلس کادە سەورەیە. یەکێکی دیکە ئەو مەسەلەی سەماکردن و نازانم ئەم شتانە بوو لەوە دەدینی دێکێ لەمانە لەگەڵ ئازادی ئەو ڕۆژنامە نووسانەیە، بەڵام دژی سەمایە.
یەکێ لەگەڵ سەمایە دژی ئازادی ڕۆژنامە نووسیە. ئەم دیاردەیە ئێستا باوە لە کوردستانە، یعنی بووە بە دیاردەیەکی باو لە کوردستانە. تۆ لەمە چۆن تێگەیت؟ شرۆڤەت چییە بۆ ئەمانە؟ هاوڕێ عەلی، وەکوتم گروپێکی سیاسی کە بەرژەوەندەکانی وا ئەخوازێت ڕێگری لە ڕاو بۆ چوون و دید و تێڕوانین ڕۆژنامە نووسێک بگرێ. و گروپێکی سیاسی تر چونکە ڕۆژنامە نووسەکە مەترسی نییە لەسەری، دەبێتە پاڵپشت بۆ دەربڕینی ئازادی ڕۆژنامە نووسەکە و ئازادکردنی ڕۆژنامە نووسەکە. بە پێچەوانەی ئەمە سەما دەبێتە مەترسی لەسەر ئەم گروپەی تر کە پاڵپشتی لە ڕۆژنامە نووسەکانە کات و ئێوە ئازاد بن. واتە هەموو ئەمانە لە چوارچێوەی بەرژەوەندی و لێدانی بەرژەوەندەکانایە. ئەم تەوهینکردنە، ئەم دادگاییکردنە تەنها دادگاییکردنی کۆمەڵێک ڕۆژنامە نووس نییە لە سنووری بادینان. بۆ ئەوەی لە سەهۆڵەکە کرا، ئەوەی کە گروپە ئیسلامیەکان کردیان، سەلەفیەکان کردیان، دادگاییکردن نیە ئەگەر ڕێگەیان پێ بدرێت. هەمان شتە دادگاییکردنێکی مەترسیدارتریشە لەوەی کە ئێستا لە قسێ تۆ شتێ جوانت هێنا پێش. ئەگەر ئەوانە دادگا بەدەستیان نابووایە ئەوانەی ئەو نوێژەیان کرد، ئەو دوو سەماکەریان چی لێکرد لە مەحکەمە سەورەکەی خۆیانە؟ من بێگومانم لەوەی لەو شوێنە هەڵانێنەواسی هەڵانێنەواسی بە ڕەنگە تەنها هەڵواسینیش نەبووە، ڕەنگە بەردەبارانیش بکرێنانایە لەو شوێنە. هاوڕێ عەلی، من بۆیە سەرەتاش ئاماژەم بۆەوە کرد ئازادیەکان بەپێی بەرژەوەندیەکان مامەڵی لەگەڵا کرد لە کۆمەلگا بەداخەوە. هیچ یەک لەو هێزە سیاسیانەی هاتوون جگە لەوەی کە مارکسیەکان و کۆمونیستەکان ئاماژەی پێەکەن، ئازادیەک نابینی پڕاوپڕی مانای ئازادی خۆی بێ بۆ ئینسانەکان، بۆ تاکەکانی کۆمەلگا. تۆ ئێستاکە ناتوانانی بەڕێزت ئێستا لە کوردستانە ناتوانانی بە ئازادانە مامەڵە بکەی لەگەڵ بەرپرسێکی دەوڵەت، لەگەڵ پیاوێکی ئاینی، ناتوانانی کۆمنتێک لەسەر پیاوێکی ئاینی بنووسی. ئەمە چی ئازادیەکە لە کۆمەلگای ئێمە هەیە؟ ئەمە چی ئازادیەکی پێوتێ کاتێک تۆ نتوانی بەردەرگای بەرپرسێک بگری، کاتێک تۆ نتوانی بەرپرسێک ڕاکێشتە دەرەوە بڵێ کاکە تۆ ئەوەت هەڵەیە. بۆیە من پێم وایە بەرژەوەندەکان هەموو بەرژەوەندەکان واکەن ئازادیەکان بۆ خۆیان بەکاربێنن، لە شوێنێکا پێویست بوو بەکارێنن، شوێنێکی ترا پێویست نەبوو بەکاری نایەنن. نمونەمان زۆرە، ئەگەر لەوەی بادینان بگەڕێنەوە ئەوەی چەند ساڵێک پێش ئێستا لە دەربەنی خان هەمان حاڵەتە بوو، خۆ لەم سنوورە بوو. بۆ ئەو بەڕێزانەکە بانگەشەی داکۆکیکردنەکە لە ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین ئەو کاتە لەکوێ بوون بۆ داکۆکیان لەو ڕۆژنامە نووس و لەو کەسایەتیانە نەکرد کە لە سنووری دەربەنی خان گیران و تۆمەتبار کران بە جۆرێک لە جۆرەکان. یعنی کێسەکەیان زیاترەوەکە ئەوەی بادینان بوو، تۆمەتبارکردن بە دەزانە چەک و هەڵگەر چەکداری و 5 ساڵیش حکم دران و عینەن سیناریۆ بوو ئەوانە. منیش پێم وایە یعنی ئێستان لیستی ئەو ناوانە وا لایە کە داکۆچیان لەوانە کرد. هیچ کەم کەس سەتایەکی ئەوانەی تیانەیە کە ئێستا داکۆچی لەم ڕۆژاوەسانێترەکەن. وەسبەنێم قەزیانە دیسان دووبارە بێتەوە، بوونە بە دوو گروپ، ئازادی خوازی بووە بە دوو گروپ، گروپێک لەم لا دیفاعەکە، گروپێک لەو لا دیفاعەکە، گروپێک دیفاع لە کوردی ئێرانەکە، دیفاع لە گروپی کوردی تورکیاکات. یعنی ئازادیەکی مزەوەر لە کوردستانە هەیە. ئەم ئازادیە مزەوەرە تەنانەت ئەو ڕێکخراوانەشی گرتووەتەوە بە ناوی کۆمەڵگەی مەدەنی و بە ناوی مافی مرۆڤ بە ناوی ئەوانەوە ئیشەکەن. یعنی ئەمە دیاردەیەکی زۆر مەترسیدارە. ئەم بەشبەشکردنی ئازادیە، تەنانەت لە ناو بەشبەشکردنی ئازادیە خەڵکێک هەیە کەسی پەرلەمانتاری ناسراوە دژ بە سەماکردنی دوو ڕۆژانە لەسەر شاشەکان دەرەچێت، دیفاع لە داوای چاکسازیە کات، بەڵام فتوایە کەدا دژی سەماکردنی دوو گەنج کە کۆمەلگەی کوردی هەر تا ئێستا کۆمەلگەی کراوە بوو. ئەوەی کە خۆمان پێڵێن ڕەشبەڵک دیاردەیەکی زۆر ئازاد و کراوە بۆ لە کوردستانەوە بەردەوام پیادە کراوەوە. لەوانەیە لە ڕەشبەڵەکە تەماس و پەیوەندیکردن و دەست لە ناودەست زیاتریش بێ وەک لەوەی لە سەمایەکی ڕۆژ ئاواییە ئەنجامەدرێت. بەڵێ بێگومان ئەوڕالی با من پرسیارێک لە جەنابەت بکەم. پێچەوانەی پێشکەشکاری ئەگەر ئێمە گفتوگۆمان لەسەر ئازادی بێ، ئەوەی ئێستا لە کوردستان دوو تەوەرە بینی لە پارچەکردنی ئازادی، بەڕای جەنابەت ئەوەی دادگاکان ئەیکەن پەیوەستە بە مەسەلەی ئایدۆلۆژیای حیزبێکەوە
وەکو ئەوەی کە ئیسلامیەکان یان سەلەفیەکان ئەیکەن؟ بێشک پەیوەستە بە ئایدۆلۆژیای حیزب و بەرژەوەندی حیزبەوە. دادگا ئەگەر لە کوردستانە دادگا کراوە بووایە گەورەترین تاوان لە کۆمەلگای مرۆڤایەتیە کە بتەوێت کۆمەلگایەک ناشرین کەی دەوڵەتی ناشرین کەی مێژوویەک بشێ ناشرین پیشانی مرۆڤایەتی بدەیت جینۆسایدە. لەوانەیە خۆتیش لەو شتانە لە من باشتر سەرت دەربچێت. ئێستا تورکیا کە دانانێ بە جینۆسایدی ئەرمەنەکان یەکێ لە قەزەکان ئەوەیە کە مێژوویەکیان بۆ ناشرین لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتیە مێژوەکەیان ناشری نەکرێت. بەڵام لە کوردستانە بۆ نمونە ئێمە تاوانی زەقزەقی گەورەمانەیە چ لە ڕابردوو چ لە ئێستاە، بەڵام دادگاکان بەرامبەر بەو جۆرە تاوانانە بۆ نمونەیەک ئەوانەی تاوانبارن بە تاوانی جینۆساید، بۆ نمونەیەک ئەوانەی تاوانبارن بە تاوانی بێسەرشوێنکردنی سەدام کەس لە کوردستانە، بۆ نمونە ئەوانەی تاوانبارن بە تاوانی شەڕە ناوخۆیەکانی پێشووی کوردستان لە ساڵی 61 تا ئێستاکە کە زۆر تاوان ئەنجام درراوە تەنانەت دەچێتە چوارچەوەی تاوانە زەقە نێودەوڵەتیەکانەوە. دادگا لە بەرامبەر ئەمانە هەمووی بێدەنگە، تەنانەت ئەوانەی داوای حکمی یاسا دەکەن، ئەوانەی داوای دیموکراتیان نەکرد، ئەوانەی نازام داوای چیان نەکرد. حکمی یاسا ئەگەر لە دادگا لە تاوانە گەورەکانەوە نایاتە پێشەوە لە چی دێتە پێشەوە؟ من نمونەیەکت با بێنمێنەوە. دوێنەکە گروپی فارک کۆمەڵە گەریلای چەپڕۆی مارکسین لە کۆلۆمبیا لە بەردەم لێژنەی تەقەسل حەقایق دانیشتن، دانیان بە هەموو ئەو خەڵکە ئەو تاوانانێنە کە داویانە کە بەلایەنەوە تاوانە وەکو ڕفانەی خەڵک سزنکردنی خەڵک کێشتنەوەی خەڵک لە زیندانەکانیانە داوای لێبرنیان کرد، ئامادە قەرەبوش بدەنەوە بە حەقیقەتی تاوانەکانیان باس کرد، دانیان داوای لێبردنیان کرد لە خەڵک. ینی کە یەکێک بوو بە حرەکێکی سەکداری مەقاوم معنایەوە نییە ئەمە لە هەموو شتێ پارێزراوە، نا ئەوەی کە کردوێت تێبێت لە پرسیینەوە لەگەڵا بکرێت. لەو شوێنەی شەڕ دەست بێکات قانون تەواو نابێت، قانون بەهێزتر دەبێت، لێپرسینەوە بەهێزتر دەبێت، پاراستنی دیل هەستیارترە بێت، پاراستنی خەڵکی مەدەنی هەستیارترە بێت، هەموو ئەم شتانە وەیە بە بڕای من ئەمەی کە دەگوزارێت بەرامبەر دادگاکان دادگامان نییەمە لە کوردستانە ئەوەی هەیە 50-50 کراوە. یعنی من شتێکم نووسی دوو دێر شانازیکردن بەوەی دوو حاکمی یەکێتی تەوقیعی لەسەر نەکردو بۆ خۆی ئەمە ڕسواییە. باش ئەگەر ئەو حاکمە چیشی لەوەیە بە ناوێکێتیەوە لەوەیە، ئەگەر ئەو حاکمە چیشی لەوەیە بە ناو پارتیەوە لەوەیە، حاکم نوێنەری حیزب بێت، یعنی هیچ کە بوو بە نوێنەری حیزب یعنی دادوەری سقوتی کرد، یعنی دادوەری لەو شوێنەی حاکم دادوەر یاساناز دەبێتە نوێنەری حیزبێکی دیاریکراوی. بەبەستەکەی من ئەوە بوو بۆ لە ڕێگەی دادگاوە ئازادیەکان کڵۆمەدرێنیان ئازادیەکان ئەبەسترێنەوە یاساغەکرێن. مەبەستم لەوەیە بۆ لە ڕێگەی دادگاوە. عفوان آخر یاسا ئەنجامی تەوازنی قوی مجتەمەع یاسا سبەینێ ئەم پەرلەمانەی ئێستا هەیە یان پەرلەمان 5 ساڵ لەمەوە پێش یان 10 ساڵ لەمەوە پێش تەوازن قوواکان ئەگۆڕێ لە گۆڕانایە یاسا بەپێی تەوازن قوی هێزە کۆمەڵایەتیەکان حیزبە سیاسیەکان دامەزرێت. ئەو یاسای مسۆگەر کردووە بۆ خۆی، ئەو محکەمەی مسۆگەر کردووە بۆ خۆی، دێت لە ڕێگەی شەرعیدانەوە بەوەی ئاینەکەت بۆ ئاگادارێت یاسا و حکومەتی یاسایی و دەسەڵاتی دادوەری ئەگەر دادپەروەری لەگەڵانە بێت هیچ وەختێک لە خزمەتی مرۆڤ نەبووە لەسەر تاسەری جیهان و لە مێژوشدا. یعنی ئەو لە جیاتیەوەی بێ بە گولە تیرۆرت کات ڕێگەیەکی شەرعی دەگرێتە بەر، لە ڕێگەی شەرعیەوە دێت محکەمە دەکات سبەینێ بەو کۆمەڵە یاسایی کە دەریان کردووە لە ڕابردوودا بە ناوی یاسای دژە تیرۆر و یاسای نازام چی و چی و ئەوەی لە داهاتووشا دەریەکەن. بۆی ئاگادارێت ئێستا کە تەوازن قوە بە ئاستێکە تەنانەت هەندێک دەستکەوت کە لە ڕابردووە داوانە ئێستا دایانێ وەریگرنەوە. ئێستا یاسای خۆپیشاندان تەواو شەلەل کراوە، یاسای ڕۆژنامەنووسی شەلەل پێکراوە، هەموو ئەم شتانە ڕاوەستاوە، ئیشی پێ ناکرێت. بۆیە باشترین ڕێگە بۆ ئەوەی کەوا شەرعەتی خۆی پارێزێت و لەلایەک تریشەوە لە بیرمان نەچێ هاوڕێ وشیار ئەویش ئەوەیە لە ڕابردامان 4 ڕۆژنامەنووسیان تیرۆر کردووە، پەنجەی خۆیان نەگەزن ئێستاکە لە بەرامبەر بەوەی یعنی هەموو ساڵێک یادی ئەم ڕۆژنامەنووسە تیرۆر کراوانە بێت. ئەمە بۆتە تارماییەکی ترسناک بەسەر ئەم دەسەڵاتەوە بەردەوام، یعنی بەردەوام
وەکو بەرهەمهێنانەوەی ڕق و قینەیە بەرامبەر دەسەڵاتکەوە ئەمان لە ڕاودا سۆرانی مامە حەمە و سەردەشت و کاوە گەرمیانی و ویلاد و ئەمانیان تیرۆر کردووە یعنی تیرۆرکردنی زیاتری ڕۆژنامەنووسان و چالاکوانان یعنی دیاریکردنی ڕۆژی زیاتری دیکە لە ڕۆژەکانی ساڵدا بۆ وەستانەوە بەڕووی دەسەڵاتدارەتی و دیکتاتۆریەت ئەمە ئەوە دەگەێنێت کەواتە ئێمە بێ لێرە هەڵوێستە لەسەرەوە بکەین کە دەبێت پێش هەموو شتێک کار لەسەرەوە بکرێت لە چوارچێوەی کار و چالاکی ئازادی خوازان بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و گۆڕانکاری لە یاساکان چونکە ئەگەر بەم مانایە بێ کە بەڕێزت ئاماژت پێکرد واتە ئەوان لە ڕێگەی یاساکانەوە بە جۆرێک لە جۆرەکان ئازادی تاکەکان و تاکەکان تیرۆرەکەن بۆیە دەکرێت ئێمە قسەمان لەسەر ئەوە بێ کە پێویستەکە یاساکان گۆڕانکاریان بەسەرا بێت چی یاسای ڕۆژنامەنووسیە چی یاسای باری کەسێتیە و چی یاساکانی ئازادی ڕادەربڕینە هەموو ئەوانەی کە پێوەستن بە ئازادی ڕادەربڕینەوە دەبێت گۆڕانکاریان تیا بکرێت بەو بیانوەی ئێستاکە بە ڕێگەیەکی قانونی بە ڕێگەیەکی یاسایی ڕێگری لە ئازادی تاکەکرێت آخر هاوڕە وشار ئەگەر بێت و یاسا لە پێشە لەسەرەوە حوتە گەورەکان شمل نەکات ئەگەر خەڵکی ئاسایی شمل بکات چی معنایەکی هەیە ئەگەر لەسەرەوە دەست پێ نەکات یعنی بێئومێدی لە ناو خەڵکا دروست دەکات یاسا کووە یاسا جێبەجێکردنی یاسا ئەگەر لە حوتەکانەوە دەست پێ نەکات چ معنایەکی هەیە من مەبەستەکەی منیشەوەیە کە یاساکان گۆڕانکاریان بەسەرا بێ هەمومان تێکۆشان لە پێنا ئەو بکەین کە گۆڕانکاری بە یاساکان بێ بۆ ئەوەی بتوانین هەموو ئەوانەی کە بەرپرسیارن لە ئازاردانی تاکەکانی کۆمەلگای کوردی بەرپرسیارن لە پێشێلکردنی ئازادی تاکەکان هەموو ئەوانە ڕاپێکی دادگا و یاسا بکرێنەوە جارێکی تر چونکە ئەگەر بەرپرسێکی سیاسی ئەگەر ئەندامێکی سەرکردایەتی حیزبێک ئەگەر بەرپرسێکی ئەمنی لەم کۆمەلگایە بانگ نەکرێتە بەردەمی دادگا و دادگا لێ پێچینەوەی یاسایی خۆی لەگەڵ نەکاوە یا دادگا سەربەخۆیی تەواوەتی خۆی نەپارێزێ بێگومانم لەوەی ئەوەی ئێستاکە ئەکرێ ئەبێتە نقطەیەکی بچووک لە چاوەوەی 10 ساڵی داهاتوو خراپتر مامەڵە لەگەڵ ئازادی تاکە کەسەکرێ لە هەرێمی کوردستانە چونکە ئێستاکە دەسەڵات بەرەو دەسەڵاتێکی فاشیزم هەنگاوانێەوە دەسەڵاتێکە مەترسی بێ لەسەر ئازادی تاکە کەس ئازادی ڕادەربڕین ئازادی پۆشین ئازادی قسەکردن ئازادی ڕەخنەگرتن ئازادی هەموو ئەمانە ئەگەر ئێمە مامەڵەیەکی ئەگەڵ ئێمە بە چاوێکی ورد و بەدیقەتەوە تەماشای ئەم مامەڵەیە نەکەین بێگومانم لە چەند ساڵی داهاتوو مەترسیدارترە بێ ئێستاکە لە چوارچێوەی ئەحزابی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەڵێم ئیرادەی ئینسان بێ ئیرادە کراوە پێشتر بەعەز بە ئاگر و ئاسن مامەڵەی لەگەڵ ئینسانە کرد بەڵام نەیتوانی ئیرادەی ئینسان احتیکار بکە نەیتوانی ئیرادەی ئینسان بمرێنێ بەڵام ئێستاکە ئەحزابی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە دەقیقەن ئەڵێم وای کردووە ئیرادەی ئینسان نەماوە ئینسانی کورد بێ ئیرادە بووە باسی خۆپشاندان نەکرێت خەڵک بە چاوێکی سوک تەماشایەکە باسی ڕادەربڕی نەکرێت بە چاوێکی سوک تەماشاکرێ گەیشتۆتە ئەو ڕادەیە کە تاک لە کۆمەلگای ئێمە ئومێدی نەماوە بە گۆڕانکاری ئومێدی نەماوە بۆی کە تۆ بتوانی سبەینێ ینی گۆڕانکاری لە یاسایەک لە قانونێک لە شتێک بکەی کە خزمەتی کۆمەلگا بکات هاوڕێجان چیە گۆڕانکاری لە یاساکەت دەبێت پێشڕەوانی ئازادی خواست گۆڕانکاری لە هەموو ئەوانە لە ڕووی شەرعی سیاسی و ئێستا چیە یاسادا دەڕێژێت لە کۆمەڵگەی کوردستانە ئێستا ئەحزابی فەرمانڕەوا ڕێژێت لە ڕێگەی پەرلەمانەوانە لە ڕێگەی پەرلەمان بەڵێ ئەحزابی فەرمانڕەوا کەواتە چۆن چاوەڕوانی چی گۆڕانکاریە دەکرێت لە چوارچێوەی هیژمۆنیای ئەم حیزبانەیە کە ئێستا لە کوردستانە هەن بە قازانجی دادپەروەری بێت من ڕای شخصی خۆمەڵێم من چاوەڕوانی شتێک ناکەم کە لە خزمەتی تاکەکانی کۆمەلگای کوردیا بێت لە چوارچێوەی سیستەمی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕۆژ لە ڕۆژ ئەفۆن هاوڕێ حاجی پرسیارێکی کردووەرێ بەڕێزان یاساکان هەیە بەڵام جێبەجێ ناکەن ویان یاساکان بەرەو پەڕووباڵیان کراوە تۆ باوەڕ دوای یاسا هەبێت بە تەواوەتی کەوا ئازادیەکانی مسۆگەر کردوێت لە کوردستانە یاساکان پڕاوپڕ بە پێی بەرژەوەندی و ئاکاری سیاسی ئەو حیزبانی ئەو حیزبی فەرمانڕەوا مامەڵی پێکرێت لە هەرێمی کوردستانە
هاوڕێجان لە هەموو دنیا وایە، بەس لە کوردستان وانێ لە هەموو دنیا یاسا بەرژەوەندی حیزبە سیاسیەکان ڕنگدانەوەی بیر و باوەڕی حیزبە سیاسیەکانە لە هەموو دنیا وایە. هاوڕێ خەسرە و خالید دەڵێ دادگا لە کوردستان بوونی نییە وەک کاری پیشەی دادگا، چونکە محاکەمەکان لەسەر حیسابی حیزبی تەعین دەبن و محکەمەکان لە هەموو کێسێک پەیوەندی بە خەڵکەوە هەبێت دەگەڕێتەوە بۆ حیزبەکان، تەنانەت ڕێگا و دەجەشیان بۆ دادەنێن لە کاتی تنگانەدا. زۆر جار بە تەلەفۆنێک بەرپرسان ئەحکامەکان دەگۆڕن، بۆ نمونە حاکم هەبووە دەستی کێشاوەتەوە کە خاوەن ویژدان بووە. تۆ چێڵێ هاوڕێ لەسەرم؟ زۆر ڕاستە لە کەیسی دادگایکردنی ئەوانەی بەشدار بوون لە پرۆسەی ئەنفال و جینۆساید لە هەرێمی کوردستان چەندی دادوەرمان بینی کە لە ژێر فشار دەستی لە کار کێشایەوە، چونکە نەیتوانی ویژدانی خۆی بفرۆشێ بەرامبەر بە بڕەپارەیەک یان دەستکەوتێکی مادی یان معنەوی بۆ خۆی. بۆیە منیش بڕوام وایە ئەوەی هاوڕێ خسرەوێڵێ زۆر ڕاستە، لە هەرێمی کوردستان دادگاکان بەداخەواڵێم و دادوەرەکانیش بەداخەواڵێم بەشێکی کەمیان نەبێ لە ژێر ڕکێف و چوارچێوەی حیزبی سیاسی فەرمانڕەوا مامەڵاکە. هەر بۆ من نمونە لەم بوارە من زانیاریەکت پێ بڵێم، داواکاری گشتی بە خۆمی گوتی کە وەختێ فشارەکان تون بوون بۆ دادگای ئەو تاوانبارانە، وەکو پێشتریش ئاماژەمان پێکردەوانە تاوانباری جینۆسایدن لەسەروی هەمووی تاوانەکانی ترۆن لە کۆمەڵگەی کوردستانە. هیچ حکومەتێکی یاسایی، هیچ دەسەڵاتێکی حکومێکی یاسایی ناچەسێت تا لە تاوانە گەورەکان و نایەتە خوارەوە. مام جەلال و کاک مەسعود و کۆسر ڕەسوڵ بانگی داواکارە گشتەکانیان کرد، وتیان ئێوە وەختامە سەر ئەم کەیسەوە نەبێت. ئەمە قسەی یەکێک لە دادوەرە بەڕێزەکانە. خالکاکل دەڵێ هاوڕێ لە دوای ساڵی 90ەوە هەردوو حیزبی دەسەڵات جومگەکانی حکوومەتیان بەش کردووە، کەسی سربەخۆ لە حکوومەتی جووت بنەماڵات جێگەی نابێتەوە. ئیتر چاوەڕوانی ئازاری تاک چۆن دەکرێت؟ هیچ چاوەڕوانیەک نییە. ئێستاکە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە تەنانەت حیزبی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان بۆ تاعینکردنی ئەگەر تەنها سایقێک بێ، شۆفێرێک بێ لە دەستگایەکی دەوڵەتە، دەبێت پشتگیری یەکێک لەو لایەنانە بێنێ بۆ تعینکردن و بۆ دامەزراندن. کەواتە مافی مامەڵەکردن لە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی سیستەمی سیاسیەکە هەرێمی کوردستانە بەداخەواڵێم پێشێل کراوە مافی تاکەکان و ئازادی نابینرێ. ئەو کەسانەی کە بیانەوێ ئازاد بن، سەر بە هیچ گروپێک و ڕێکخراوێکی سیاسی نەبن، پەیوەندیان بە هیچ حیزبێکی سیاسیەوە نەبێت لە هەرێمی کوردستان، بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵاتدار بەداخەوە لە هیچ دایرەیەک و لە هیچ دەستگایەکە مافی دامەزراندن و پلۆپۆستیان پێ نادرێت، کە ئەمە بۆ خۆی پێشەلکردنی مافی تاکە کەسە، ئازادی تاکە کەسە لە کۆمەلگا دەبێت هەموو ئینسانێک بە پێی قدرەت و تااقەت و توانای خۆی پلە و پۆست و شوێنی دامەزراندنی خۆی بزانێت. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانەوە نیا و ڕالی ئەگەر ئەوە هەبواە جەنابی شت ئاگداری لە بارودۆخی هەرێمی کوردستان، ئەگەرەوە هەبواە زۆر جار خۆپشاندانەکان ئەکرێت لە پێناو چی ئاکرێت، لە پێناو پێشێلکردنی مافەکان ئاکرێت، کە مافەکان نەبوو ئازادەکانیش نامێنێت، ڕێگری لە ئازادەکانی شەکرێت. باشە هاوڕێ دوو پرسیارم هەیە. یەک ئەوەیە کەمپینەکانیش لە کوردستانە بۆتە کەمپینی جەماعەتی سەوز و کەمپینی جەماعەتی زرد. بۆ نمونە هەندێک کەمپین هەیە تەنها ئەو پێشێلکارانە ئیبرازەکەن کە یەکێتی دەیکات، هەندێکتر ئەوانە ئیبرازەکەن کە پارتی دەیکات، لەوەی هەردووکیان لەوانەی تر بێدەنگە بن. یعنی تۆ پێت وایە بە نیوە کەمپین حرەکاتی ئازادی خوازی دەچێتە پێشەوە؟ دەنگت قەتعی کرد ببوورە لە پرسیارەکە تێ نەگەشتم هاوڕالی. بەڵێ ئێستا گوێ لە دەنگمە؟ ئێستا گوێ لە دەنگمە؟ بەڵێ ئەڵێم هەڵمەتەکان کەمپینەکانیش بوونەتە نیوە کەمپین لە کوردستانە. جەنابەت نمونەی دەربەنی خان تێنایەوە کە کێشەکان و کێشەی ئەم 5 ڕۆژنامەنووسەی ئێستای بادینان بوو، یعنی نیوە کەمپینە کرێت. یعنی ئەوە نییە خەڵکێک گروپێک فشارێکی جەماوەری گەورە هەبێت لە کوردستانە دژی پێشێری ئازادی بێت لە بنەڕەتەوە لە ڕیشەوە، هەمووی نیوە کەمپین بەڕێوە دەبن. ئەوە دژی ئەو پێشێلکارانەیە پارتی دەیکە، ئەوە دژی ئەو پێشێلکارانەیە لە شارەکەی خۆی دەکرێت.
ئەوە دژی ئەو پێشێلکارانەیە لە زۆنی سەوز دەکرێت، ئەوە دژی ئەو پێشێلکارانەیە بەرامبەر کوردی ئێرانەکرێت، ئەوە دژی ئەو پێشێلکارانەیە بەرامبەر کوردی تورکیا کرێت. یعنی هەمووی لە ڕنگدانەوەی ئەحزاب و بیرروبۆچوون و ئەحزابەکانی خوانیانەی سبەی نییە ئەگەر حیزبەکەی ئەو دژی ئێران بێت ئەو کەمپینەکانی ئەویش دەگۆڕێت هەر لە خۆیەوە ئیتر نوعێکی تربی دەکاتەوە. ئەم فشارە نیوە فشارانە دەکرێت ببێتە فشارێکی جدی بۆ ئەوەی ئازادی زیاتر بەرەو پێشەوە بچێت لە کوردستانە. ناتوانێت ببێتە هۆکارێکی 100% بۆ بەرەو پێشبردننی دروستکردنی فشارێکی گشتی لە چوارچێوەی کۆمەلگای کوردیە، بەڵام دەکرێت ببێتە نەواتێک، دەکرێت ببێتە توخمێک بۆ ئەوەی هەنگاو بە هەنگاو ببێتە بەرفراوان بێتەوە زیاد بکە بۆ ئەوەی ببێتە فشارێکی گشتی لەسەر ئاستی کوردستان کە کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاریەکان چ لە مەسەلەی ئازادی سیاسی و لە مەسەلەی ئازادی گشتیەکانی تاکەکانی کۆمەلگا. بەڵام ئەوەی کە ئێستا ئاکرێ بەداخەواڵێم تەنها بەرژەوەندی حزبی بەپێی بەرژەوەندی حزبی مامەڵە لەگەڵ کەمپین و ڕایگشتی شاکرێ لە هەرێمی کوردستانە. هاوڕێجیان دێنەوە سەر ئەم هەڵوێستی جەناب لەسەر دادگایکردنیان 5 ڕۆژانەسە و پرۆسەی دادگایەکە چۆنە؟ بەداخەواڵم نەدادگاییکردنەکە و نەپرۆسەی دادگاییکردنەکە ناتوانێت پێمان بڵێ کە ئەوە یاسا بەرقەرارەکە لە هەرێمی کوردستان و ناشتوانێت پێمان بڵێ ئەوە پێشێلکردنی ئازادی تاکە کەس نییە و ناشتوانێت پێمان بڵێ ئەوە بەپێی ئەم بەڵگە ڕسمیانە یان ئەم بەڵگە فەرمیانە ئەمانە تۆمەتبارن بەم حاڵەت و بەم نقطانە کە دادگای ئەکرێن. بۆیە من پێم وایە تەنها ئەچێتە چوارچێوەی ڕێگریکردن و هەنگاونان بۆ بەرتەسکردنەوەی ئازادی بیرروڕە. کاردانەوەی خەڵک چۆنە بینیت؟ بەداخەوە لە زۆنی سەوس یان لە ژێر فەرمانڕەوایی دیوی یەکێتی نیشتیمانیە کاردانەوەکان توندن و لە دیوی دەسەڵاتدارێتی پارتی دیموکراتی کوردستاندا کاردانەوەکان لاوازن کە ئەمەش ئەگەر ئەم دوجار لە هەردوو حاڵەتەکە بە قازانجی پرۆسەی دادگاییکردن ناشکێتەوە، بە قازانجی ئازادی ڕادەربڕین و ئازادی گشتیەکان ناشکێتەوە. ئەم دوو حاڵەتە لە هەردوو زۆنەکە بە پێچەوانە بەڕای من بە پێچەوانە دەبێتە عایق لە بەردەم بەرقەرارکردنی ئازادی گشتی و بەرقەرارکردنی یاسا بە شێوە چۆنەڵەی بەو شێوەی کە تاک سەروەر تاک بە پێی حەقی خۆی لە بەردەم یاسا سەروەر بێ بۆ مامەڵەکردن لەگەڵەیە. ئەوەی کە ئێستا هەیە بە پێی بەرژەوەندی حیزبی مامەڵی لەگەڵاکرێ نەک بەرژەوەندی گشتی. باشە دەبێت بەشێنە بێت لە پرۆسەی هەڵبژاردن؟ بۆ نە نووسەرێکی ئەمریکی ئەڵێ کورسی و دەسەڵات تاموبۆنێکی خۆشی هەیە. تاموبۆنە خۆشەکەی ئەوەیە هەر کەسێکە چێتە سەر کورسی و دەسەڵات ئەتوانێت دەست بۆ زۆر شت بە قازانجی خۆی و بە دژی خەڵک. بۆیە من پێم وایە بەشێک لەمانەی کە ئێستاکە کاری لەسەرەکرێ بە هەر دیوێکا بێت بۆ خۆی ئەتوانین بڵین کەڵەکە بەردێکە بۆ پرۆسەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بەشێک لەمانە سبەینێ وەکو بانگەشەی هەڵبژاردن سبەینێ وەکو ئەوەی کە ئێمە ئازادیەکان زیاترە پارێزین، ئێمە داکۆکی زیاتر لە ئازادی خوازان و ڕۆژنامە نووسان و کەسانی سەربەخۆەکەین. ڕەنگە بەشێک بێ لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام ئەمە مەترسیەکە بۆ سەر تاکی ئێمەیە. چونکە وە گوتم ئەوەی لە دەربەنی خان کرا کە ئەو چەند ساڵی پێشوو لە دەربەنی خان کرا و ئێستاش لە هەندێک شوێنەکرێ هەمان سیناریۆیە، هەمان شانۆگەریە، بەڵام بە جۆرێکی تر و بە شێوەیەکی تر و لە شوێنێکی تر کە ئەمە مەترسیەکەی لەسەر کۆمەلگای ئێمە. دەبێت ئێمە هەموو ئەوانەی کە قەنەعەتیان بە
چەسپاندنی سیستەمی دیموکراتی هەیە لە کۆمەلگا و ئەیانەوێ کۆمەلگا بە ئاراستەی کۆمەلگای مەدەنی هەنگاو بنێ و کۆمەلگا لە کۆمەلگایەکی داخراوە ببێتە کۆمەلگایەکی کراوە دەبێت ئەم حاڵەتە ئەم نقطانە قبول نەکەن کە لێرە شتێکە کرێ لەوێ شتێکی ترەبێ دەبێت ئازادی خوازان ڕۆژنامە نووسان ئەوانەی کە بەڕاستی داکۆکی لە پرۆسەی ئازادی گشتی کۆمەلگاکەن شێوازێک لە یەکگرتووی شێوازێک لە کەمپینێکی هاوبەش شێوازێک لە پلاتفۆرمێکی گشتی دروست بکرێ بۆ ئەوەی ئازادی گشتی کاک لە کۆمەلگای کوردی پارێزراو بێ چ لە لای حیزبە سیاسیەکان و چ لە لای دید و تێڕوانینە دینی و ئاینەکان چونکە ئەمە مەترسیە لە داهاتووە من مەترسیەکە ئێستا نبینم داهاتوو مەترسیەکە زیادەکە وەک پێشاوتم هاوڕێ عەلی ئێستاکە تۆ ناتوانانی بە ئازادانە کۆمنتێک لە فەیسبوکەکەی خۆتەوە لە لاپەڕەی خۆتەوە لە واڵی خۆتەوە لەسەر کەسایەتێکی ئاینی بنووسی ڕاپێکی دادگاکری دادگاش بە پێی مەزاج و مەتاتیەتی مامەڵە یاسایەکەی خۆی مامەڵە لەگەڵ کەیسەکەی تۆەکە بە پێی حەق و یعنی ڕاستگۆیی مامەڵە لەگەڵ کەیسەکەی تۆ ناکە ئەمە مەترسێکەیە ئەم مەترسیە لە داهاتوو زیاترە بێ لەسەر تاکی کوردی یعنی ئەوەی دەسەڵاتەیکە ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ جێیەکی دنیا نییە ئەو مامەڵە یاسایی لە هەرێمی کوردستان مامەڵی پێکرێت لە هیچ جێیەکی دنیا نییە ئەو مەترسیەی لەسەر تاک هەیە لە کۆمەلگای کوردی لە هیچ جێیەکی دنیا نییە تەنها لەم دوو مانگەی ڕابردووە زیاتر لە 20 ئافرەت 20 ژن کوژراوە کە ئەمە دیاردەیەکی زۆر مەترسیدارە لە کۆمەلگای ئێمە سەری هەڵداوە بێگومانم لە نەوەتەکان تاکو 2010 ئەم حاڵەتانە زۆر حاڵەتی دەگمەن بوون بەڵام ئێستاکەوە تا بۆتە دیاردەیەک ئەم دیاردەیە چییە؟ چی ڕێگەی پێدا؟ هەموو ئەو ناوەندە ئاینیانەی کراونەتەوە لە هەموو مینبەری مزگەوتەکانەوە بە ئاشکرا قسە لەسەر کوشتنی ژن و تەحریمکردنی مافەکانی ژنەکرێت کە ئەمە پێشێلکردنیکی ڕاستەخۆی ئازادی ئینسان ئازادی تاکە لە کۆمەلگای ئێمە وا حیزبی فەرمانڕەواتی کردووە چەند ڕێگری کردووە لە مامۆستایەکی ئاینی بڵێ تۆ حەقی ئەوەت نییە بە پیاوەکە بە ژنەکە بڵێ فەرموجیا بەرەوە لە هاوسەرەکەت یعنی مامۆستایەکی ئاینی ڕێگە بە خۆیدا قسە لەسەر جیابوونەوەی دوو ئینسانەکات سەر لێ شێواندنی کۆمەڵێک خێزانی دوو لا ئاکات خۆ داواکاری گشتی لەکوێیە حیزبی سیاسی لەکوێیە ئەفوان خاڵێک لەسەر داواکاری گشتی بەشێک لە داواکاری گشتەکان هەر بابەتێک کە بۆنی کۆنەپارێزی لێبێت زوو داواکە خۆی لای خۆیەوە تەسجیلەکات تەسجیلەکە بەڵام ئەوەی کە بۆنی مەدەنیەت و کۆمەلگای مەدەنی و دیموکراسیەت و کرانەوەی لێکرێ بەداخەوە یعنی گەیشتۆتە و ڕادەیە هاوڕێ عەلی ئێستاکە یعنی تەنانەت ئەوانە بەشێکیان خۆیان بۆ ئۆپۆزیسیۆنی شەزانن نازان چیە بامەڕ نییە داوای لێبوردن نەکەم هەر بابەتێکی کۆنەپارێزی بێتە پێشەوە لە ژوورەکەی خۆیەوە بەرزێکاتەوە بەڵام ئەم هەموو دیاردەیە لە کۆمەڵگەی کوردستانایە هیچ نەقەوت جقەی نایە من پێشتر گوتم بەڵێ بەڵام گوێم لە جەنابتە پرسیارەکەی منەوەی لە جەنابێت یعنی تۆ پێت وایە مامۆستایانی ئاینی ناوەندەکانی ناوەندە ئاینیەکان حەقی ئەویان هەیە دەستوەردان لە مەسەلەی بۆ نمونە لە شۆفێری ژنان لە جیابوونەوە و تەلاق لە نان خواردن لە دروستکردنی چێشت و خواردەمەنی لە مەتبەخ لە پۆشینی جلوبەرگ لە گفتوگۆکردنی ژن و پیاو لە ناو ئۆتۆمبیل لە دانیشتنی ئافرەت و پیاو لە ناو پاسەکانی هێڵەکانی هاتوچۆی ناو شارەکان یعنی ئەمانە مافی ئەویان پێدرێ بەچی حەقێک ئەم مافە بەخۆیانە دەن و چۆن مافیان بەخۆیان داوە بەم شکڵە مامەڵە لەگەڵ تاکی کۆمەلگا بکەن یعنی بۆ ئەوانە بوونەتە ئەمری واقع ئەمڕۆکە بەهۆی ئەو هژمۆنیای کۆنەپەرستیە بە تایبەتی ڕاگەیانی کوردی گشتی لەژێر هژمۆنیای کۆنەپەرستیایە یعنی لە مروری زەماندا لە 50 ساڵ دەتوانم بڵێم لە دوای 58ەوە تا ئێستاکەوە 63 ساڵە بە ئاستی ئێستا ڕاگەیانی کوردی کۆنەپەرست نەبووە و تەواوی ئەمانە لە خزمەتی ئەوانە و ڕاگەیاندن بە تەواوەتی لە خزمەتی خەڵکانی کۆنەپەرستە شەوان دایانە سەر منبەر قسە هەموو شەوێ لەسەر منبەرن هەموو شەوە قسە بۆ خەڵکە ئەکەن
ئەمە لەم ئەمری واقعەوەیە تەداخولەکە، بەڵام تا ئێستا لە ڕووی یاسای و لە ڕووی قانونی و لە ڕووی شەرعی دەوڵەتەوە ئەوان مافیە و دەستێوەردانیان نییە، بەڵام ئێستاکە ئەوان بوونەتە ئەمری واقع. ئەمە سەرەتای شێوازی دەسەڵاتدارەتیە کە ئەوان بێنە سەر حکم بەم شکڵە دەسەڵاتدارەتی بەڕێوە دەبن، یعنی نیشاندانێکە، یعنی نیشاندانی خاڵێکە بۆ خەڵک، وەکو چۆن لە هەڵەبجە جاران لەم دو سێ ڕۆژە جۆم لە کوڕێکی قوربانی هەڵەبجە بوو، دکتۆرە ئێستا لە خارج وەتە دکتۆر وتی ڕۆژێ بامیان کردووە چمیان ماداوتیان نابێ پێ بکەنیت، یعنی لە حکومڕانەکەی ئەواندا پێکەنین و جلپۆشین و ئەوەی لە تەوێڵە و بیارە هەبوو هەموو ئەم شتانەی تێدا نەبوو. ئەمە سەرەتایەکە دەیانوێ لە ڕێگەی ئەوەی کەوا چۆن لە سەروەختێکە کە گۆڕان گەیشتە پۆپەی خۆی 25 کورسی هەبوو دەیانەویست لەگەڵ هێزە کۆنە پارێزەکانە سەوابەتی ئیسلام جێگیر بکەن. هەر خەڵکی شارەکەی خۆتە بوو پێشتر کۆنە مارکسی بوو لە تەلەڤیزیۆنەکانەوە دیفاعی لە سەوابەتی ئیسلامی و ئەو چەسبانی شریعەتی ئیسلامیە کرد لەو ڕۆژگارەدا. ئەمە پێشێلی ئازادی تاکە کەس نییە، یعنی ئازادی گشتی نییە. لە مصر ئیمڕۆکە دوێنێکە فتوایەکەم خوێنەوە، ئەویش ئەوەیە لە مفتی مصرە پرسن ناوی زانکۆکەم لە بیرۆ چوو بە ئەسەر لە ئەسەر ئالەیە پرسن ئایا ژن بۆی هەیە لە سوپادا بەشداری بکات؟ ئەڵێ نە، فتوایدا کە ژن نابێت لە سوپایە بەشداری بکات. ئەمە سەرەتایەکە، یعنی ئەگەر ئەوان بێنە سەر حکوم ژن ئەبێ بچێتە ماڵەوە. ئەمە ئەنجامی هەیمەنەی فکری ئەوانە لە کۆمەلگادا، هەیمەنەی فکر مەسەن لە 50 جیان لە هەشتاکانە کە هەیمەنەی چەپزاڵ بوو، مەسلەی ژن بە ژنێ و مەسلەی گەورە بچووک و مەسلەی نازام چی هەموو ئەمانەی ڕاماڵی لەگە خۆیان جەوێکی تری هێنا بۆ پێشەوە. هاوڕێعلی پرسیارەکەی من مقاتعە نەبێ، پرسیارەکەی من ئەمەیە، دادگا ڕۆڵی چییە لەم نێوانە؟ یاساکان لە هەرێمی کوردستان ڕۆڵیان چییە لە پاراستنی ئازادی تاکە کەس؟ ڕاستە ئەوەی کە ئێستا لە بادینان ڕوویدا بەخواستی یاساکان ئازادی تەسکاتەوە نەبوون. یاسا یاسا وەکو پێشتر وتم، ئەگەر یاسا دادپەروەری و پێشکەوتن خوازی لەگەڵانە یاسا لە خزمەتی چینی باڵادەست و کۆنەپەرستیا بێت. خۆ لە سعودێش یاسا هەیە و لە ئێرانش یاسا هەیە و لە ئەفغانستانش یاسا هەیە و یعنی ئێمە بادڵمان بە حکومەتی یاسایی خۆش نەبێت. ئەو خۆ چەند ساڵ لەمە پێش لە عێراقا کە ئەڵێن دیموکراتیە بەتەمانە بوون یاسای جەعفەری پەسەند بکەن کە کچ لە 9 ساڵی بدرێ بەش و یاسا ئەنجامی تەوازنی قوەی هێزەکانی ناو پەرلەمانە کە پارلەمان ئێستا شەرعەتێکی سیاسی هەیە. ئەوانە چین، ئەوانە دیفاع لە چیەکەن؟ خۆ لە بیرمان نەچێت کە وەختیانەویست دەستور لە کوردستانە جێبەجێ بکرێت لە هەندێک خاڵدا ئەو حیزبەی کە ئێستا ئەم پەرلەمان ئەم ڕۆژنامەنووسانە دادگایی دەکات لە ئەنجامی ئەوەی کە چوونە بۆ سەفارەتخانەکان، ئەو لە چەسبانی دەستورە هەنێک دیموکراتیانتر بیرێ کردو لەوانێکەوە معارەزە بوون دەیانەویست تەواو وڵات بەرە و حکومەتێکی ئاینی بەرن یان حکومەتێکی کۆنەپەرستی یان حکومەتێکی دیکتاتۆری بەرن. لە بیرمان نەچێت، یعنی مەرج نییە هەر کەسێک هات معارز بوو ئێمە بڵێن تۆپیایی باش، خۆ داعش معارزە، خۆ تاالبان معارزە، خۆ ئەمانەش یاسا و دەستوری تایبەتی خۆیان هەیە. بۆیە یاسا کاتێک ئەبێتە پارێزەری ئازادی کە یاساکە لەلایەن کەسانی ئازادی خوازەوە دەرچوو بێت و ئەنجامی تەوازن قویە بێت لە مجتەمەعداکەوە لە بەرژەوەندی ئازادی خوازیە بێت. بەڵام ئێستا کە ئەگەر دەستور لەم حاڵەتەیە بنووسێتەوە سبەینەیەکی و پارتی هەزاران تەراجع ئەکەن بۆ هێزەکانی تر بۆی هاوپەیوانیان لەگەڵا بکەن، تەراجع ئەکەن بەسەر ئازادی ئەڕۆن بە بانزی ئازادی ئەڕۆن بەس بۆی کورسیە زیاتر بەدەست بێنن. کۆمەلگەی ئێمە ئەوهای بەسەراتوە، ینی چاوەڕوانی ناکرێت لە ماوەی نزیکی داهاتوودا هەر دەستور و هەر یاسایەک بێت لە قازانجی ئازادیە بنووسێتەوە. بۆیە من پێم وانییە دەستور دادگا و دەستور ئازادی کاتێک دەبێتە حامی ئازادیەکان، ئەو کاتەی لەلایەن خەڵکی ئازادی خوازەوە نووسرابێتەوە، ئەو کاتێک کە تۆ قوتت لە کۆمەلگادا بێ، ئەو کاتێک کە بتوانانی دیفاعی لێ بکەی، بەڵام کە نەتوانانی دیفاعی لێ بکەی
کە دەستور تۆ نەنووسیەوە کە ئەوان خۆیان نووسیانەوە کە دادگا ئەوان بە فتیفتیدا بەشیان کرد قەت ئەو دادگایە و ئەو دەستورە نابێت لە بەرژەوەندی ئازادی و ئازادی خوازانە نابێت. ئەوە بۆ چوونی منە. بەڵێ کەواتە توانین لە دوایین قسەکانمانە ئەوە هەڵەنجێنین کە دۆخی ئازادیەکان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر مەترسیدارایە کە مافی تاک و ئازادی تاک بە تەواوەتی پێشێ لەکرێ و ئازادیە گشتیەکانی تاک خەریکە کەم کەم ئەسڕێتەوە ڕێگری لە تەنها لە ڕۆژنامەنووس ناکرێ ڕێگری لە دەربڕینی ڕایەکی ئاسایش ئەکرێت ڕێگری لە جلوبەرگەکرێ ڕێگری لە پۆشینی جلوبەرگ و ڕەنگی جلوبەرگەکان ئەکرێ ئەمە ئەمانگەێنێتە ئەو قەناعەتەی کە بەداخەواڵەم دەبێ شۆڕشێکی ئازادی خوازی لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێ و ئەو شۆڕشە ئازادی خوازیە بۆ بەهێزکردنەوە و بەدەستهێنانەوەی ئازادیە گشتیەکانی تاک بێ نەک ئازادی خوازی وەک نیشتیمان و نەتەوە. قسەکەی من لەسەر بەدەستهێنانەوەی ئازادی گشتی تاکەکانە لە کۆمەلگای کوردی بەڵێ بەها ئازادیەکان کە پێویستە ڕایەکی گشتی دروست بکرێت پێک بهێنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو تەوهینانەی بە تاکەکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان کە تەنها ژن کوژی نییە ئێستاکە تەنها ڕێگری نییە لە ژن ڕێگری لە پیاویش هەیە تەوهین بە ئینسانەکرێت تۆ نوێژ ناکەی تۆ ڕیشت نییە تۆ سمێڵت وایە تۆ قاچت ئەوەیە تۆ پێڵاوەکەت ئەوەیە تۆ ینی هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە ئازادی گشتیەکان لە هەرێمی کوردستان بەداخەوە لە ژێر مەترسیایە. ڕای تۆ شوایە ئەو ڕعلی؟ ڕای منیش وایە منیش پێم وایە ئازادەکان هەموو یەک پاکێجە وەکو خۆیان دەڵێن چه ئازادی تاکەفەر بێت چه ئازادی سیاسی بێت و چه ئازادی هەر ئازادێکی تر بێت هەمووی یەک پاکێجەکەن بەش ناکرێت و ئەوەی ئازادی خوازە دەبێت دیفاع لە هەمووی بکات و لە نێوان دوو ئیدارەکەشە ئازادی خوازی ئەوەیە تۆ دیفاع لە هەموو کارێکی ئازادی خوازانە بکەیت کە هەر کەسێک ئەنجامی دابێت چی ئەنجامی دابێ ئەوەی بەرامبەریشی کراوە بیر و باوەڕ و بۆچوون و خەڵکی چوە بێت و چێ ئەی نەشێبێت ئەبێ ئێمە لە بەرامبەر دیفاعدا سەیری ناسنامە نەبکەین و لە بەرامبەر بەرەو ڕووبوونەوە سەیری حیزبی ئەنجامدەری پێشێلەکان نەکەین ئەو وەختە دەتوانین بڵین ئازادی خوازی ئازادی بەش ناکرێت ئازادی پاکێجێکی گشتیە ئازادی کۆمەڵایەتەکان ئازادی سیاسیەکان ئازادی ڕۆشنبیریەکان تەنانەت ئازادی ڕێخستنیش ئازادی ڕێخستنیش هەموو ئەم ئازادیانە گشتی دەچێتە یەک چوارچێوەیەوە و حکومەتی دەستوریش حکومەتی یاسایش ئەوەی کە باسییان نەکرد ناچەسبێت تا لە تاوانە گەورەکانە دەست پێ نەکەین تا ماف بۆ قوربانیان نەگەڕێتەوە تا تاوانبار لە سزا ڕزگاری نەبێت بەبێ ئەمانە قسەکردن لە ئازادی قسەکردن لە حکومەتی دەستور و حکومەتی یاسا شتێکی بێمانە و پڕپوچ و بێمانایە. دەست خۆش کۆمنتێک هاتووە دەستی تۆ خۆشەڵێ بەرنامەتان چیە وەک حیزبی شوعی بۆ مەسەلەی زیندانیانی ڕۆژنامەنووس بێگومان ئێمە ڕێخۆمان چ لە پەرلەمانی کوردستان وەچی لە چوارچێوەی یاداشتێکە ئاراستەی حکوومەت و ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوەی ئازادی تاکە کەس لە هەرێمی کوردستان پێشێل نەکرێەوە مافی ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە پێی یاساکانی سندیکای ڕۆژنامەنووسان مامەڵیان لەگەڵ بکرێ ئەمە ئەوەی لە ئێستا لە بادینان ڕوویداوە ئەوە لە شوێنانی تریش ڕوەدات بەداخەواڵێن ئەبێتە هۆکاری پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین بۆیە بڕوامان وایە دەبێت دادگا سەروەر بێ یاسا سەروەر بێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسە. باشە دەکرێت سەروەر بێت بەم 50-50 ناکرێت بەم 50-50 بەڵام داوامان وایە خوازیارین کە یاسا سەروەر بێ چ دادوەرە بە ڕێزەکان و چی ئەوانەی لە چوارچێوەی کەسانی یاساناسن لەو چوارچێوەیە مامەڵاکەن ڕێگری بکەن لە پێشێلکردنی یاساکان و ڕێگری عفوان مادام هەر هاتە سەر مەسلەی حیزبایەتیەوە شتانە منش پرسیارێکت لێ بکەم. حیزبی شوێی عێراقی دوو موقفی باشی نوان یەک لە کاتی ڕاپەڕینەکانی وەک ئەڵێ تشرینی بەغایە دوو پەرلەمانتاری هەبوو
وازیان لە پەرلەمان ناچوونە ناو خەڵکە وتیان سەنگەری ئەمام خەڵکەیە وازیان لە کورسی و مرسی هێنا. ئێستا دوای ئەوەی ئەو چالاکبانەی کەربەلا تیرۆرکرا وتیان لا انتخابات بدون عقوبة مجرمين واتا پاشەکشە لە انتخابات. ئێوە بۆ ناتوان هەڵوێستی ئەو ها جددی لە بەرامبەر ئەم هەموو پێشێلکاری ئەو هەموو شتانە بگرنە بەر یعنی عفوا یعنی ئەو مووقفەیە حیزبی شوێی عێراقی سبەینێ لە تاریخ وەکو شتێکی مێژووی دەمێنێتەوە سبەینێ خۆ تۆمار دەکرێت ئەگەر یەکێک بە وردی سەیری ڕووداوەکان بکات. بەڵام ئێوە بۆ ناتوانەوە هەڵوێستی وا جددی بنوێنن. ئێمە هەڵوێستی جددیمان نواندووە لەسەر زۆر مەسەلە زۆر کەیسی تایبەت لە هەرێمی کوردستان خۆت بەشێکی ئاگداری چ لە ڕێگەی کەناڵەکانی سۆسیال میدیا یان چ لە ڕێگەی یاداشت و گفتوگۆکانەوە بێ. بەڵام ئێمە لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان پێمان وایە دەبێ کورد لە دەرەوەی خۆی خیتابێکی هاوبەشی هەبێت خیتابێکی بەهێزی هەبێت بۆ ئەوەی بتوانێت قورسایی مەسەلەی پاراستنی نیشتیمانی یعنی لە دەرەوەی خۆی خاڵی دەستپێک و جموجوڵی یەکەم بێ بۆ پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەن نوێنەرانی عێراق. بەڵام بەداخەوە پێشمان وایە لەگەڵ ئەوەی کە مشارەکەکەین لە هەڵبژاردن و هەڵبژاردننی داهاتووی عێراق پێشمان وایە ئەو هەڵبژاردنەی کە ئەکرێ ناتوانێت گۆڕانکاریەکان بەو ئاراستەیە بباکە خزمەت بە دۆخی بارودۆخی عێراق و مەسەلەی دیموکراسی و کۆمەلگای مەدەنی بکات لە عێراقا. ئێمە لە ناوچەدا بڕێنراوەکان زۆر هەوڵماندا کورد بە یەک لیست دابەزێ کە نەکنا ئێمەش مشارەکەمان نەکرد لەوێ سەحبمان کردووە لە ناوچەدا بڕاوەکان چونکە نامانەوێ کورد بە پەرتەوازایی بچێتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە بۆ ناوچەدا بڕێنراوەکان. ئەوەی لە عێراقا ڕووەدا بەگشتی بە پاکێجێک قسەی لەسەر بکەین بارودۆخی عێراق ئیشکالێتی دەوڵەت هەیە لە عێراق ئیشکالێتی تێگەیشتن هەیە لە مەسەلەی دەوڵەت لە عێراق بۆیە تەسەوورمان وایە تا ئەو ئیشکالیەتە چارەسەر نەکرێ چ مەسەلەی نەتەوەی وە چی مەسەلە تایفیەکان لە عێراق مەسەلەی زیندون و ئەبنە هۆکاری سەر هەڵدانەوەی هەر گرژیەک بچووکترین گرژی لە عێراقا بێتە پێشەوە چی لە مەسەلەی تایفی وە چی لە مەسەلەی نەتەوەی بێ سەر هەڵەدات مەسەلە دیموکراتیەکان و کۆمەلگای مەدەنی نابێتە بنەمایەک بۆ حکومڕانی لە داهاتووی سیستەمی سیاسی لە عێراق. زۆر سپاس بۆ هاوڕێ هوشیار عەبدولعەزیز ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شوێی کوردستان. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ عەلی کاتێکی خۆش بۆ بینەرمان. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بە هیوای دیدار بۆ جارێکی دیکە. شەوتان شاد.